لێرەکانی هەفتەی دووەمی خولی تازە پێگەیشتوانی عێراق و لە کۆمەڵەی کوردستان هەولێر و دهۆکی خاوەن سەرکەوتن لە هەفتەی یەکەم لەسەر یاریگای دووەمی یانی هەولێر پێگەیشتن. تازە پێگەیشتوەکانی دهۆک زوو دەرفەتێکی گۆڵیان بۆ ڕەخسا بە ئاسانی لە دەستیاندا. دواتر زەرپۆشانی خاوەن ماڵ باڵا دەستی خۆیان نوان لە سێ دەرفەتی مەترسیدار تەواو نزیک بوون لە گۆڵ. ستون و گۆڵپارێزی تازە پێگەیشتوانی دهۆک بوونە بربەستی سەرەکی. لا خولەکی 36 هیوا عەلی بربەستی یەکسانی شکان لە دوورەوە گۆڵی دهۆکی کردە ئامانجوو. تازە پێگەیشتوانی هەولێری بە گۆڵ یەکەم پێشخست. لا خولەکی 41 ڕۆژ شەمسەدین بە ئەسیستی هەریات هەمزە ئەنجامەکەی بۆ خاوەن ماڵ دوو هێندە لێ کرد. بەر لە کۆتایی هاتنی نیوە یەکەم هیوا عەلی ئەنجامەکەی لەسەر دهۆک قورستر کرد بە تۆمارکردنی گۆڵی دۆمی خۆی و سێیەمی تیپەکەی. لا نیوەی دووەم تازە پێگەیشتوەکانی هەولێر درێژەیان بە گۆڵ تۆمارکردندا. لا خولەکی 71 ڕاما مازن با هەوڵێکی تاکە کەسی گۆڵی چوارەمیشی زیاد کرد. دوو خولێک دواتر سەجاد ساڵح گۆڵی پێنجەم و کۆتایی بۆ تازە پێگەیشتوانی هەولێر تۆمار کرد. کۆتایی با کەرنەڤاڵی گۆڵ تۆمارکردن هێنا. بەڕاستی تاکە کەناڵە پاڵ پشتلاوەکان دەکاتن سەبارەت بە یاریەکەش ئێمە یانی شۆتەکەم ئاسمان لێک نزیک بوو. هەرۆ لە شۆت یەکەمیش بڕگیانی لەوان باشتر بووین ئاخیرەکان توانیمان سێ گۆڵ تۆمار بکەین. شۆتی دووەم زیاتر لە شۆت یەکەم باشتر بووین توانیمان دوو گۆڵکە تۆمار بکەین. ئەلحەمدولێ ئەوش فەزلی خۆیە. لەورە لەگەمە یەکەمیش ئەگەر پێشمەرگە سلێمانی لێ 6 گۆڵمان کرد بووە ئەلحەمدولێ. دەستخۆش لە یارزانەکان دەکەم دەستخۆشم دەربەکان دەکەم زۆر ماندینە لە گەرمان بەڕاستی گەلە هۆکارێت هەین بۆ نمونە ئاف جەحێلا بێژین ئاف گەنجە بۆ جارەیەکی ئەوی جەماوەریت بینیت بۆ جارێکی هەتێنە ji derve yarîgeha xwe yariyê dikin ehtimala şilayê saykîlojî ve hokareke serekî bi wekê de jî gelek cara tîmê hês net roja xwe dane numûna 4-5 yarîzanê me ev net roja xwe dabûn ev tepapê ye serê ferîqet mezin tê divêjam çi dibêjin bû tîmeka taza pêgehişte ku ev bû mayê du heyva ya rahînanan pêk vedikin tiştekê zor asayî ez dibînim. بەم شێوە تیپی تازە پێگەیشتوانی هەولێر با دوو یاری خاوەنی دوو سەرکەوتن و 11 گۆڵە با 6 خاڵ لە پێشەنجی کۆمەڵەکەیەتی دۆکیش 3 خاڵی هەیە. حوسێن محەممەد کەناڵی پێم هەولێر.